نین یەکدەنگ نین هەوڵێکە بوو بۆ یەکدەنگی و یەک هەڵوێستیان بەڵام دیارە ئەویش سەری نەگرت. ئێستا دەنگۆکی دیکە بڵاو بووەتەوە گوایە ڕەنگە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش دوا بکەوێ کە بڕیار بوو 11 ئەنجام بدرێ. گۆڕانکاریەکان خێران لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە عێراق بەڵام دیار نییە ئایا ئەو گۆڕانکاریانە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان چی دەبێ. بۆیە ئەوەی کە بەلای خەڵکەوە گرنگە ژیان و بژێویەکی باشە لە داهاتوودا بیبینێ. ئەوەی کە لە ڕابردوودا بەرامبەری کراوە بەڕاستی ڕەنگە لە داهاتوودا نەتوانێت بەرگەی بگرێت چونکە ئێستا هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان زیاتر بەتایبەتی کەرتە خزمە گوزارەکان بەرەو کەرتی تایبەت دەڕوە چ لە کەرتی تەندروستی خوێندن هەروەها کارە باش ئەمانە بەڕاستی بارگرانی دروست دەکەن لەسەر شانی هاوڵاتیان. من کۆمەڵێ پرسی دیکەش دەبێت کە لەگەڵ میوانەکەم ئەم شەو گفتوگۆی لەسەر دەکەم کاویش زۆر بەڕێز دکتۆر سەلاحەدین بابەکرە کارجێڕی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەمان کاتدا وتەبێژی یەکگرتووی ئیسلامی کوردستانی شەر کە بە خۆشحاڵیەوە لە هەولێری پایتەختەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانمە کاک دکتۆر جەنابتان زۆر بەخێر بێن بۆ زووم. زۆر سپاس کاک سامان. کاک دکتۆر وەڵا ئەمڕۆ ینی گفتوگۆکەی من و تۆ کەوتە ڕۆژێکەوە کە ینی قسەکردن لەسەری بەڕاستی زۆر گەرمە ناتوانین خۆمانی لێ دوور بگرین. ئەویش ئەو مۆزوعی گرێبەستەی نێوان حکوومەت یاریمی کوردستان و دوو کۆمپانیای ئەمریکیە لەسەر دەرێنانی غاز و نەوتە. ئەمەوێ بۆچوونی ئێوە ینی بزانم لەسەر ئەم گرێبەستە ئایا ئاساییە بۆ نمونە ئەم حکوومەتە کاربەڕێکەر ئێمە پەرلەمانمان پەکی کەوتووە بۆ نمونە گرێبەستێکی وا بکرێ ئێستا ینی خەریکە کاردانەوەکانی دەردەکەون بەتایبەتی لەگەڵ عێراقدا ئەمە گرفت بۆ هەرێمی کوردستان دروستەکە بەتایبەتی خەڵکەوەی کە ترسی لێی هەیە کێشەی موچەیە فەرموون. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. لە ڕاستیدا ئەو گرێبەستە ئەمڕۆ کە دەنگ و باسی بڵاو بووە ئێمە دیتێڵ و تەفسیلەکەی نازانین چۆنە چییە و لەسەر چ بنەمایە ئەم گرێبەستە ئەنجام درراوە بەڵام بە شێوەیەکی مەبدەئی بە گوێرەی دەستوری عێراق وا ئەزانم لە مادەی 11 ئەگەر لە ژمارەکە هەڵم نەکردبێت نەوت و غاز لە عێراقا پرسێکی دەستوریە و ئەبێ لە نێوان حکوومەتی ئیقلیم یعنی حکوومەتی هەرێم لەگەڵ ناوەندا بەیەکەوە ئەم دۆسیەی ئیدارە بکرێت و بەلێک تێگەیشتن سوود ببیندرێ لە سامانە سروشتیەکانی ژێرزەوی کە بریتە لە نەوت و غاز بە شێوەیەکی سەرەکی. ئێمە ڕاستە لە هەرێمی کوردستان ئەوە چەند ساڵێکە نەوت و غاز دەردەهێنین بەڵام لە ڕاستیدا ئەوە بێ کێشەتێ نەپڕیوە بەسەر حکوومەتی هەرێمە و ئەو کێشانە تا ئێستاش چارەسەر نەبوون. دەتوانم بڵێم یەکێکە لە کێشە کەڵەکە بووەکانی نێوان هەولێر و بەغدا و لە کابینەکانی سەردەمی مالیشیەوە هەتاوەکو ئێستا ئەم کێشەیە نەتواندراوە چارەسەرێکی ڕیشەیی و دەستوری بۆ بدۆزرێتەوە. ترسەکە لەوەیە کە ئەم گرێبەستە کە خوانە خواستە ئەویش گرفتێکی تر بخاتە سەر گرفتە کەڵەکە بووەکانی نێوان هەولێر و بەغوا هەولێر و بەغدا سەرنجام کاریگەری دروست بکە لەسەر ئەو بووجە و موچەی کە بەغدا ئەینێرێ بۆ هەولێر و لە کۆتاییشدا هاوڵاتیان و موچەخۆران باجی ئەم گرفتە بدەن. ومێت دەکەین کە ئەوە ڕوونەدا. وڵات دکتۆر خەڵکەڵێ ئێمە خێرمان نەبینی لە ئەو گرێبەستە 50 ساڵەی نەوت تاوەکو ئێستا بۆ نمونە خێر ببینی لەم گرێبەستە 25 ساڵەی غاز. یان ئێمەوێ بۆچوونی جەنابەت بزانم ئایا بێتە خێر و بەرەکەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان؟
ئەمە بەداخەوە خۆی نەوت و غاز یەکێکە لە نیعمەتەکانی خوای گەورە. بەشی زۆری نەوت و غاز خوای گەورە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دایناوە و بەشێکیشی کەوتۆتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دەتوانین بڵێین لە ریزی دەیەمین احتیاطاتی نەوت و غازە لە جیهاندا. لەبەر ئەوە ئەو نەوت و غازە پێویستە سوودی لێ ببیندرێت، بەڵام بە شێوەیەک وەکو چۆن نیعمەتە ببێتە نیعمەت و مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێم و بۆ هاوڵاتیانی عێراقیش. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە لە ماوەی ئەودا 15 ساڵی ڕابردوودا بینیمان دۆسیەی نەوت دۆسیەیەکی ئالۆزە لە جیاتی ئەوەی ببێتە مای خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بەڵکو بۆ تەمایی سەرهێشە و تا ئێستاش ئەو سەرهێشەیە بەردەوامە، تەنانەت بوو بەهۆی ئەوەی کە بوجە و موچەی هەرێمی کوردستانیش ببڕدرێت یان بەلایانی کەمەوە کەم بکرێتەوە. هەموو ئەو کێشەیە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەسەر موچە و بوجەی هەرێمی کوردستان هات، لە پێش هەمویان هۆکارەکەی دەتوانین بڵێین دۆسیەی نەوت و غاز بوو کە نەتواندرا چارەسەرێکی دەست. ئەخە دکتۆر دەگوترێ ئێساش ئەم ترسە هەر هەیە، ئەم سەرێشەیە ڕەنگە سەر هەڵباتەوە. بەڵێ ئەو سەرهێشەیە، چونکە ئێمە ئێستا دۆسیەی نەوت و غازی ئێستا کە هەمانە چارەسەری تەواوەتی و دەستوری بۆ نەدۆزراوەتەوە، جا ئێستا ئەم گرێبەستە نوێشی بێتە سەر. بەڕاستی ترسی ئەوە هەیە کە ئەمەش ببێتە گرفتێکی زیادە و ئێکسترا وە کەڵەکە بوو بێت لەسەر گرفتەکانی تر. بۆیە ئومێد دەکەین کە نەبێتە مایەی گرفت و نەبێتە مایەی تێکچوونی زیاتری و ئالۆزکردنی زیاتری پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا. زۆر باشە. بەڕاستی لێرە ینی خەڵک دەپرسێت بۆچی ینی حکومەت ئێستا ئەم حکومەتە بەڕاستی کاربەڕێکەرە دایم ئەم جۆرە گرێبەستانە کە مستەقبەلین ینی گرێبەستێکە کە ڕەنگە پەیوەندی بە ژیان و گوزەرانی میلەتێکەوە هەبێ، خۆ دەکرێت بۆ نمونە کەسێک یاخود لایەنێکی سیاسی بەتەنها گرێبەستێکی ئاوا واژۆ بکە کە پەیوەندی بە ژیانی گوزەرانی میلەتێکەوە هەیە. لە کاتێکا بۆ نمونە ئەبوایە ئەم کابینەیە ئەم کابینە نوێیە پێک بهێنرایە، ئەو کاتە بۆ نمونە ئەم گرێبەستانش ئەگەر واژوو بکرایە بە ڕاوێژ لەگەڵ لایەنەکانی دیکەیش ئەو کاتە بکرایە. بەڵێ لە ڕاستیدا نەوت و غاز سامانێکی گرنگە و لەو سامانە سەروەریانەیە کە لە هەر وڵاتێکە بە حساسیەتەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت. بەڵێ نیعمەتێکی خوای گەورەیە بەخشیوێتی بە هەر وڵاتێک کە تێیدا هەیە، بەڵام ئەگەر ئیدارەیەکی جوان نەدرێت لەوانەیە ئەو نیعمەتە بگۆڕێ بۆ نیقمەت. ئەوە یەک. دوو، بەنیسبەت ئێستا حکومەت کە وەکو هەمومان ئەزانین ئەو ماوەیەی کە ماوە دەستوریەکەی بوو بۆ کابینەی ئێستا تێپەڕیوە کە 4 ساڵ بوو. ئێستا ئەو ماوە تێپەڕیوە. دوای تێپەڕبوونی ماوەی دەستوری هەر حکومەتێک لە هەموو دنیا کە ماوەکەی تەواو بوو نوێ نەکرایەوە لە ڕێگای هەڵبژاردنەوە، ڕاستەوخۆ ئەبێتە حکومەتێکی کاربەڕێکەر. و هەمووشمان ئەزانین لە هەموو وڵاتان حکومەتی کە لە ماوەی دەستوری خۆیان کارەکات جۆرێک لە سەلاحیاتی هەیە زیاترە لەو حکومەتەی کە دوای تەواوبوونی ماوەکەی سەلاحیاتی هەیە. بۆیە حکومەتی کاربەڕێکەر سەلاحیاتەکانی سنووردارترە لەو حکومەتەی کە لە ماوەی دەستوری خۆیان کارەکات. و ئەم جۆرە گرێبەستانش بێگومان ئەبێ ئەو حکومەتە کە حکومەتێکە لە ماوەی دەستوری خۆیان ئیمزای بکە. باسی بنچینە ئەساسیەکان و یاسایەکانەکەم کە لە وڵاتانە بڵێت. ئەنجا ئەم جۆرە
ئەم جۆرە گرێبەستانە کە پەیوەندی بە ئێستا و داهاتوو هەیە بەڵکو پەیوەندی بە داهاتووی نەوەکانی داهاتووشمانەوە هەیە چونکە ئەم غازوونەوتە کە لە ژێرزەمینە خی گەورە بەخشوویەتی بەم وڵاتە تەنها مڵکی ئەم نەوەی ئێستا نییە بەڵکو مڵکی نەوەکانی داهاتووشە بۆیە باش وایە کە حکومەت ئەچێت بۆ واژۆکردنی ئەم جۆرە گرێبەستانە ئەسڵ ئەوەیە پەرلەمان چاودێری بکات و ئەو وڵات دکتۆرە زانی دکتۆر سەلاحەدی من مەبەستەکەم ڕێک ئالەوە بوو کە جەنابەت باست کرد ینی ئەگەر بیرت بێت پێشتر ینی لە خولەکانی 4 و 5 پەرلەمانتاران هەمیشە گلەیەوەیان نەکوریان و ئێمە هیچ ئاگاداری گرێبەستە نەوتیەکان نین نایزانی چۆن کراوە بەچی میکانیزمێک ئەم گرێبەستانە کراوە بەڕاستی لە خولی شەشەمیشە ئەم گرێبەستە ئەگە قسەی لەسەر بکرێت لەسەر نەوت و بەتایبەتی غاز هەمان کێشە دروستەکاتەوە ینی هیچ پەرلەمانتاری هیچ فراکسیۆنێک ئاگاداری چۆنیەتی گرێبەستەکە نابێ کەوەکو جەناب تەڵەی پەیوەندی بە داهاتووی میلەتێکۆ هەیە یا نەوەکانی میلەتێکۆ هەیە بەڵێ وەکو گوتمان ینی ئەم جۆرە گرێبەستانە گرێبەستێکی ئاسایی نییە گرێبەستێکی استراتیژیە پەیوەندی بە ئێستا و داهاتووی وڵاتەوە هەیە ئەجینا لە ڕووی مەبدەئەوە سوودبینین لە گاز و نەوتی وڵات ئەرچی حکومەت و دەسەڵاتە بەڵام بە جۆرێک کە وەکو گوتمان یەکەم بە شێوەیەکی دادگەرانە ئەم جۆرە گرێبەستانە واژۆ بکرێت بە جۆرێ بێت کە لە بەرژەوەندی ئەم وڵاتە و هاوڵاتیانی ئەم وڵاتە بێت یعنی سەرمایەی نەوت و غاز یەکێکە لەو سەرمایانەی کە هەر وڵاتێک خی گەورە پێی بەخشیوە پێویستە تاکتاکی ئەم هاوڵاتیانە سوودمەند بن لێی بە جۆرێک کە خۆشگوزەرانیان بۆ دابین بکە ئەو وڵاتانەی کە نەوت و غازیان نییە وەکو بڵێ ینی ئەوە ئەکەن نامەوێ بڵێم حەسوودی ئەبن بەڵام خۆزگە ئەخوازن کە لە وڵاتی ئەوانیش گاز و نەوت هەبێت ئێمە باشە بۆ ئێمە بۆتە خۆشببختی یا بۆتە نەکبەتی بەڕاستی چونکە لە ڕابردوودا خۆ ئێمە ئەزمموی نەوتەکەمان هەیە یا لە قازانجی حیزب و حیزبی دەسەڵات و لە ناو دەسەڵاتیان شەخص لە عێراقا و لە کوردستانیشە بەداخەوە تا ئێستا نەوت و غاز نەبووە مایەی خۆشببختی و خۆشگوزەرانی بۆ خەڵک و نەبووە بوونەوەی ئاستی ئەوەی پێی ئەڵێن داهاتی نەتەوەیی تاکی ئەم وڵاتە جا لەبەر ئەوە هەر وڵاتێک کە نەوت و غازی هەبێ دەبێت داهاتی تاکتاکی ئەو وڵاتە زیاتر بێت لە داهاتی ئەو وڵاتانەی کە نەوت و غازیان هەیە سەرنجام ئەگەر دەخلی قەومی زیاد بوو و دەخلی فرد زیاد بوو بەهۆی ئەوە ئەبێ تەرجمە بکرێت بگۆدرێت بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانی ئەم وڵاتە ئەوە ئەسڵە بەڵام ئایا ئێستا ئەگەر سەیری عێراقیش بەگشتی بکەی و هەرێمی کوردستانیش بکەی پرسیارەکە ئەوەیە ئەم نەوت و غازە بۆ تەمایەی زیادبوونی داهاتی هاوڵاتیان بۆ تەمایەی زیادبوونی خۆشگوزەرانی و خۆشببختی هاوڵاتیان بێگومان وەڵامەکەی دیارە هەموو تاشێشی هەرێمی کوردستان ئەیزانێ من و تۆش ئەیزانین نەخێر ئەم نەوت و غازە نەبووتە مایەی زیادبوونی خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی عێراقیش کاک دکتۆریانی خەڵک بەڕاستی ڕەنگە سەری دەرنەچێت لەم جۆرە گرێبەستانە ئەوەنەی کە بیرەکاتەوە بۆ نمونە لە داهاتوودا بۆ نمونە چ خۆشببختیەک ڕووی تێیەکە یان نەکبەتیەک بەڵام ئەوەی کە لەسەر شانی بۆ نمونە خیاخود هاوڵاتی چاوی لە دەستی حیزبەکانی دەروی دەسەڵاتی پارتوێکێتیە کە حیزبی ئۆپۆسیۆنن ینی ئێوەمانان بەڕاستی لە ماوەی ڕابردوودایەوە هەنگاوێکتان نا بۆ ئەوەی کە یەکدەنگ و یەکەڵوێز بن بەڵام دەبینرێت ئێوەش ینی تەفرەکە کەوتۆتە ناوتان ڕێک ناکەون خەڵک ڕوو کاتێک کوێ چۆن ئەگەر ئێوە بۆ منە چاودێری پارتیوکێتی نەکەن لەم جۆرە
گرێبەستانە یا لە کاری حکومەتە خەڵک چی بکایانی بەڕاستی؟ سەرەتا بالەوە دەست پێ بکەین ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 20 دەی ساڵی 2024 ئەنجام برا. بەڵێ ینی ئێستا زیاد لە 6 مانگ تێپەڕیوە بەسەر ئەو هەڵبژاردنە، بەڵام بەداخەوە نەتواندراوە تەنانەت هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت و نەتواندراوە پەرلەمان کارا بکرێتەوە کە ئەوە خاڵێکی لاوازە هەم بۆ هەڵبژاردنەکە هەم بۆ دەسەڵات لە هەرێمی کوردستانە. ئەگەر ئێستا پەرلەمان کارابە ئەبوو ئەو گرێبەستەیی کە باس کرا ئەبوو لە پەرلەمانەوە لە ڕێگای لیژنەکانی سامانە سروشتیەکانی و لیژنەی وزەوە گفتوگۆی لەسەر کرابە و پەرلەمان بە فلتەری پەرلەمانە ڕۆشت بە ئەنجا حکومەت چووبایە ئەم گرێبەستەی واژۆ کردبە، بەڵام ئەوە ڕووی نەداوە. ئێمە بەنسبەت پرسیارەکەی بەڕێزیشتان ئێمە بۆ پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پرۆژەیەکی نووسراوماندا بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە لە ژێر ناوی چوارچێوەی نیشتیمانی بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن و دەنگە ناڕازیەکانی شەقامی کوردستان بە نووسرا و نارمان بۆ هەندێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن، بەڵ دوای گفتوگۆ نەمانتوانی سەرکەوین لەوەی کە بەرەیەک وەکو هێڵی سێهەم بەرەی سێهەم دروست بکەین تاوەکو ببێتە ئومێدێک بۆ خەڵک تا دەنجی پێ بدات و ببێتە وەکو بڵێ منافسێکی ڕاستەقینەی دەسەڵات لە هەڵبژاردنە بە جۆرێک کە ئەگەر دەنجی زۆری هێنا بتوانن ئەوان حکومەتی کابینەی دەشت دروستکەین. ئێمە بەڕاستی وەکو یەکگرتو زۆر هەوڵماندا ئەم پرۆژەیە سەر بگرێ، بەڵام نەمانتوانی. بۆچی؟ بەداخەوە کە نەمانتوانی بۆ ئەم هەڵبژاردنەش کە لە 11 ئەکرێت ئێمە لەگەڵ هێندێک لایانی تر هەوڵماندا کە هاوپەیمانیەتێکی هەڵبژاردن وەکو تەحالوفێکی ئینتیخابی دروست بکەین بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆ دەنگە ناڕازیەکان جگە لە دەسەڵات هەموو لایەنەکان تێیدا بەشدار بین، هەر یەکە بەپێی حەجم و قەوارە و کورسی و دەنجی. ئەوە هەوڵماندا چەند کۆبوونەوە یەک لە دوای یەکمان کرد، بەڵام بەداخەوە لەوەشا سەرکەوتوو نەبوون. ئەمە بەڕاستی ئەمە بۆ هەمومان لاوازیە کە نەمانتوانی ئەم لستە فراوانە پێک بهێنین، چونکە پێمان وابوو ڕاستە ئەوە هەڵبژاردننی بەغدایە، بەڵام ئەگەر بمانتوانی بە لستێکی فراوان هێزەکانی ئۆپۆزیسیۆن و دەنگە ناڕازیەکان لەو لستە فراوانە وەکو بەرەی سێهەم وەکو هێڵی سێهەم پێشکەشمان کردبا بە دەنگدەرانمان لە هەرێمی کوردستان ئەمانتوانی کورسی و دەنجی زۆرتر بێنین و لە بەغا ئەو کادەمانتوانی فدراسیۆنێکی هێزەکانی فدراسیۆنێکی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن پێک بهێنین، لەوێ باشتر و چاکتر ئەمانتوانی داکۆچی لە مافەڕەواکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین، بەڵام بەداخەوە نەمانتوانی لەوەشە سەر بکەوین و نەمانتوانی ئەو لستە فراوانە پێک بهێنی. باشە دکتۆرە وەڵی ئێستا ڕەنگە خەڵک بپرسێ باشە خۆپارتی وێچێتی ینی ڕوون و ڕەوان ئەڵێ ئێمە لەسەر پۆست و پۆستکاری و دابشکردنی داهاتی ئەم هەرێمی کوردستانە ڕێناکەوین، داوای شەراکەتەکەن وەکوانە با 50 دابەشیکەن. ئەی ئێوە لەسەر چییە کە ڕێناکەون؟ ئەگەر ڕوون و ڕەوان بەڕاستی پێم بڵێ. نازانم جۆ لە من بوو دکتۆریانە دووبارەی کەمە پرسیارەکەم. دیارە باش خۆی کێشەکە ئێستا ڕەنگە لای خەڵک وابێ بۆ نمونە پارتی وێچێتی ینی ڕوونە کە بۆیە کابینەی نوێ پێک نایەنن، کێشەکانەوەیە لەسەر پۆستە وزاریەکان ڕێناکەون، کێشەی دابشکردنی پۆستیان هەیە، لەگەڵیشا کێشەی دابشکردنی بەڕاستی داهات و سامانی ئەم هەرێمەیان هەیە. بەڵام خەڵک لەوە تێناگا لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لەسەر چی ڕێناکەون کاتێک ئێوە
هەنگاوەکەتان ئامانجەکەتان لە بۆ بەرژەوەندی خەڵکە. یعنی بەڕاستی ئەمێ ڕوون و ڕەوان پێم بڵێ لەسەر چییە کە ئێوە ڕێناکەون؟ وەڵاو پرسیارێکی گرنگە. بۆ نمونەگە ئەو کاتش بم کردایە بۆ پرسیاری بەڵێ قسەکان تۆزێ قەتع بوو کاکسان ببوورە ینی بە کورتێک پرسیارەکەگەم ئەڵەم ڕوونە لای خەڵک پارتی وێچێتی لەسەر پۆست ڕێک ناکەون بۆیە کابینەکەش دواکەوتووە. بەڵام ئەوەی ئێوە کاتێ باسیەکەن لەبەر بەرژەوەندی خەڵکە ئێوە لەسەر چی ڕێناکەون؟ ینی هۆکارە ئەساسیەکە چییە کە ڕێناکەون؟ وەڵی هۆکار زۆرە کاکسامان. ئێمە باسەکە ئەگەر ئەوان لەسەر پۆست و داهات ڕێک نەکەون لە ناو ئۆپۆزیسیۆن ئەوە نییە، بەڵکو هۆکاری تر هەیە کە من لە حەز ناکەم هەمویان بڵێم، بەڵام ئەکرێ ئاماژە بە هێندێکیان بدەیت. بۆ نمونە خۆ تەزانی کە تۆ لستێکی فراوان دروستەکەی، ئەوانەی کە دێتە پێش باس چێ سەرۆکی قەوارەکە بێت، چێ سەرۆکی لستەکە بێت، چێ سەرۆکی بازنەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و کەرکووک و شوێنەکانی تر بێت، چێ و تەبێژی لستەکان بێت، ژمارە یەکەم لە هەولێر چێ بێ، لە سلێمانی چێ بێ، لە دهۆک چێ بێ، ژمارە دوو چێ بێت. هەموو ئەو دیتێڵ و تەفسیلە خۆلا ئێوە شەمە دابشکنی هەر پۆستە فەرقی نییە دروست بێ. ئاجا پۆستی معنەویە جاری پۆستەکە دوایی نابێتە داهات وەکو ئەوەی کە لایەنەکانی دەسەڵات لەسەری ناکۆکن. باسم لەوەیە یعنی لەوێوە کە چوویتە وردەکاری ئەم ئیشە ئەو گرفتانە دێتە پێش وە خاڵێکی تر کە ئەویش گرفت بوو کاکسامان بریتی بوو لەوە پێوەڕەکانی دابشکردنی ئەم عینوانانە چییە؟ ئایا کورسیە مەسەلەن ئەوەی کە بەشدار بوون هەیە کورسیەکان ژمارەکان فەرقی هەیە، هەیە کورسی کەمە، هەیە کورسی مامناوەندا، هەیە کورسی زۆرە. ئایا پێوەرەکە کورسی و دەنجی هەڵبژاردننی ئاخر هەڵبژاردن بێت یان کورسی و دەنجی هەڵبژاردنەکانی پێشوو بێت؟ هەموو ئەو گفت و گۆیانە لە ناو ئێمە ڕوویدا ئەو لایەنانەی کە ویسمان ئەم لەستە فراوانە دروستکەین لە ئەنجامە ئەمە یەکێ بوو لەو ناکۆچیانەی کە ڕوویدا سەری کێشا بوو ئەوەی کە ئێمە نەتوانین ئەم لەستە پێک بهێنین. بەڵام لە ڕاستیدا ئێمە وەکو یەکگرتوو بۆ مێژوو ئەیڵێم وە لەوانەیە لایەنی تریش هەروە بوو بن، ئێمە مرونەمان نواند لەم خاڵانەدا، چونکە لە ڕاستیدا ئێمە چوار ئەندام پەرلەمانمان هەیە لە بەغا ئێستا بە گوێرەی ئەوە هێندێک ئیستحقاقی ئەو چوار ئەندام پەرلەمانانەمان ئەکەوت لە بۆ ئەوەی کە سەرۆکی بازنە لە هێندێک شوێن لە ئێمە بێ، هێندێک لە پۆستەکانی ئێمە بێ. ئێمە لە پێناوی سەرگرتنی ئەو هاوپەیمانیەتیە هەڵبژاردنە ئامادە بووین مرونەت وە گفتوگۆ وە نەرمی بنوێنین بەس بۆ ئەوەی سەر بگرێت، وەکو چۆن ئەڵەی دانوستان هێندێشت بسەنیت هێندێشتیش بدەیت. بەڵام لە موجمەلی نەمانتوانی لستەکە دروست بکەین، ئەوە بۆ هەمومان زەرەدا و هەمووشمان بەڕێک بە شێوەیەکی نسبی و ڕێژەیی تەحملی سەرنەکەوتنی ئەو لستە فراوانە ئەەکەین، بەڵام ڕێژەکەی فەرقی هەیە، لەوانەیە یەکێ ڕێژەی کەمتر بێ لە یەکێشی تر، یەکێ ڕێژەی زۆرتر بێ لە یەکێشی تر کە من لێرە نامەوێ بچمە دابشکردنی ئەو کەم و کورتیە و بەرپرسیارەتیە بەسەر ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە هەمومان بەرپرسیارەتیمان لەسەر شانە کە نەمانتوانی ئەو لستە فراوانە دروست بکەین. بەس دکتۆر ئێمە زانیاریمان هەیە تۆزێ پارتی و یەکێتیش دەستی خستە ناو ئێوە بە تایبەتی لە زۆنی سەوزای یەکێتی ینی حەزی بەو یەکریزیە ناکرد، ئەمەش کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بەڕاستی ڕێک نەکەون. من پێم وانییە ئەوە وابێت، چونکە لە ڕاستیدا ئەو جۆرە هاوپەیمانیەتیانە هاوپەیمانیەتێکی خۆبەخشانن. ئێمە هەموو لایەنەکانمان هیچمان زۆرمان نییە لەسەر لایەنەکەی تر، هەمومان لە ڕێی گفتوگۆ و قەناعاتی حیزبەکەی خۆمان
هاتبووینە ناو ئەو پرۆسەی گفتوگۆکردنە لەبەر ئەوە من ئەوە پێم وانییە ئەوە کاریگەری هەبوو بێت یان ئەو دەستێوەردانە هەبوو بێت بەو جۆرەی کە باسی ئەکرێت چونکە لە ڕاستیدا هەموو ئەوانەی آخر بۆ خۆ دوجار ڕەنگە لە زەرری پارتی وێکێتی بێ یا بە تایبەتی تر بڵێم ئەو دەنگە ناڕزایانەی کە هەیە لە زۆنی سەوزایە لە دەنگەکانی یەکێتی بەرێ چۆن حەزەکە بەرەیەکی بەهێزی ئۆپۆسیۆن دروست ببێت دژ بە لیستەکەی خۆی ئێوە لە بەدیهیاتی کاری سیاسی و کێبەرکەی سیاسیەکە پارتی و یەکێتی وەکو دەسەڵاتداری ئەوەنە ساڵەی هەرێمی کوردستان بە تەئکید حەز بە هیچ پرۆسەیەک ناکەن کە زەرەری هەبێ بۆ دەنگ و کورسیەکانی ئەوان یان ببێتە منافسێکی حەقیقی و جددی دەنگ و کورسیەکانی ئەوان ئەوە بەدیهیە هەم پارتی پێی ناخۆش بێت هەم یەکێتیش پێی ناخۆش بێت و ئەمە لە بەدیهیاتە چونکە ئێمە ئەسلی فکرەکە خۆ ئەوە شتێ نییە شاردرابێتەوە ئێمە ئەڵێ ئەو لستە فراوانە ئەبێتە هێڵی سێهەم لە مقابلی پارتی و یەکێتی خۆی عرض ئەکات خۆی پێشکەشەکە بە دەنگدەر لە هەرێمی کوردستانە بە جۆرێک کە ببێتە منافسێکی جددی و ڕاستەقینەی پارتی و یەکێتی هەم لە هەرێمی کوردستان هەم بۆ بەغاش لەبەر ئەوە طبیعیە ئەوان پێیان ناخۆش بێ ئەمما پێم وانییە هیچ لایەنێک لەو لایەنانەی کە ئێمە بەشدار بووین ڕێگەی دابێ بەوەی کە پارتی و یەکێتی دەستوەر بداتە ئەم پرۆسەیە ئەخرایەوە لە چاوی خۆتانەوە سێرەکەنیا ئەمە زانیاریە خۆ ڕەنگە لایانی کە وەلایی بۆ حیزبێک لەو حیزبانە بێ یا بتوانێت لەژێ قسەی دەرنەچێت من لە ڕوانگەی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان قسە ئەەکەم چونکە لە ڕاستیدا هێزێک کە نەتوانێت بڕیاری سیاسی سربەخۆی لە حاڵەتێکی ئاوادا بدات ئەوە یعنی ئەبێ ئەو پرسیارە لەوان بکرێت بەڵام من ئەوەنەی ئاگاداری گفتوگۆکان بم ئەوەنەی کە ئێمە دانیشتبین و لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی مەکتەبی سیاسی ئێمە نوێنەرایەتیەکرد لە گفتوگۆکان وەلایەنەکانی تریش لە ئاستی باڵا بەشدار بوون ئێمە پێمان وانییە ئەو دەستێوەردانە هەبوو بێت بەو جۆرەی کە تێشی دابێت چونکە لە ڕاستیدا وەکو گوتم لایەنێک ئەتوانێت خۆی پاشەکشە بکە لە گفتوگۆکان چونکە ئێمە زۆرێکمان نییە لەسەر یەکتر ئەم ئیشە لە بنچینەدا ئیشێکی خۆبەخشانەیە وە ئەگەر سێ چوار لایەن بەیەکەوە بیانەوێ هاوپەیمانێتێک دروستکەن ئەگەر بەڕاستی ئیرادەی دروستکردنیان هەبێت ئەبێت دروستیکەن بەڵام من بە جەنابتم گوت ینی ئەمانە گرفت بوون وەختی چوینەتە وردەکاری ئیشەکە یەشێ لەو خاڵە ناکۆکانە چێ سەرۆشی قەوارە بێت چێ سەرۆشی بازنەکان بین چێ وتەبێژی بێت ڕقەمیەک لە هەولێر و سلێمانی و دهۆک و کەرکووک چێ بێت بۆ نمونە لایەنێک کورسی زۆرە ئەڵێ من بم ئێمە کورسیمان مام ناوەندیە ئەڵێن ئێمە بین لایەنێک کورسی کەمە ئەڵێ ئەی بەشی من لایەنێک ئەڵێ کاکە من هەر کورسیم نییە ئەساسن بەس پێشببینیەکەم کورسی زۆر بێنم ئەویش داواکە هەموو ئەم وردەکاریە بوو بە کێشە سەرنجام نەمانتوانی بگەینە نەتیجە بەس ئەمن تەبریر ناهێنم بۆ شکستەی کە هات بەسەر ئەم پێک نەهێنانە ئێمە ئەگەر هەمومان جددی باینە و خاوەنی بڕیارێکی قەتعی باین بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانیەتە ئەمانتوانی زاڵ بین بەسەر ئەم کێشانەدا من لە ڕوانگەی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە قساکەم ناشتوانم لە جیاتی هیچ لایەنێکی تری بەشداربووی گفتوگۆکە ڕابدەم یان قسە بکەم بەڵام ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕیاری مەکتەبی سیاسیمان هەبوو کەەوە بڕیاری سەرکردایەتیمان هەبوو کە ئەم هاوپەیمانیەتیە سەر بگرێت و لەسەر ئەو بنچینە ئێمە لە ئاستێکی باڵا لیژنەیەکمان پێکێنا کە لیژنەکە بە سەرۆکایەتی دکتۆر هادی عەلی بوو کە یاریدەدەری ئەمینداری گشتیە و سێ ئەندامی مەکتەبی سیاسیشمان ئەندام بوون ئەمە دلیل بوو لەسەر ئەوەی کە ئێمە بە جددی ئەو مۆزوعەمان گرتووە و ئەمانەوێ بگاتە بەرەنجام
و لستێکی فراوان دروست بکرێت چونکە ئەمانزانی ئەوە وەڵام دەرەوەی داواکاری جەماوەرە و جەماوەر بەوە دڵخۆشە بێ زیاتر بەڕەو سندوقەکانی دەنگدان دێت و هەمومان براوە دەبین تێیدا هەمومان هەست ناکەن زیاتر جەماوەرتان ناومێت کرد بۆ هەڵبژاردن پێم وایە هەموو لەمان زەرەرمەند بووین دیارەکەمەوەی ئەڵێم هەست ناکەن بەم ینی نەبوونی یەکدەنگیە جەماوەریش ناومێت بێت کە بڕوات دەنگ بە کە لە کاتێکە پارتیۆکێتی بەڕاستی ئەمەیە بێگومان بە تەئکید جەماوەر ئێستا جارێ کاکسامان ئەوە بڵێن کە بە شێوەیەکی عەمدی ئیشەکرێت لەسەر ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی دەنگدەرانی بێ ئومێد بکرێن بێ هیوا بکرێن لە پرۆسەی هەڵبژاردن ئەڵێن هەڵبژاردن سوودی نییە ناتوانێت شت بگۆڕێت ئەم جۆرە ئەدەبیاتە کە بە شێوەیەکی ئەنقەس بڵاوەکرێتەوە بۆ ئەوەی بێئومێدی ڕوو بکاتە دەنگدەرەکان ئەوە تەبەن بە تەئسیری زۆرتری ئەبێ لەسەر ئەو دەنگدەرانەی کە دەنگدەری ئۆپۆزیسیۆنن یان دەنگدەری ناڕازین کە ئەمانە نهاتە سەر سندوقەکانی دەنگدان کاریگەری ئەبێ لەسەر دەنگی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و کەم ئەبێتەوە کورسیان کەم ئەبێتەوە بەڵام دەسەڵات لە بەرامبەرە بە هۆکارەکانی بەردەستی خۆی بە سوودبینین لە دەسەڵات و لە داهاتی دەسەڵات دەنگدەرەکانی خۆی ئەنێرێتە سەر سندوقی دەنگدان ئەو دەنگەکانی خۆی بەدەست دێنێت بەڵام ئەم جۆرە بێئومێدکردنی خەڵکە لە ڕێگای ئاراستەکردنی گوتارێکی ناومێدی وا ئەکات ئۆپۆزیسیۆن باجەکەی بدا دەنگەکانی ئۆپۆزیسیۆن کەم بێتەوە بە هەموو تەوەجوهاتیەوە بۆیە ئێمە ویسمان لە ڕێگای دروستکردنی ئەم لستە فراوانە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و دەنگە ناڕازیەکان لە خۆی کۆبکاتەوە ئومێدێک بگەڕێنینەوە بۆ خەڵک بڵین ئەوە هێڵی سێهەمە بەرەی سێهەمە فەرمونون ئێوە دەنگی پێ بدەن ئەوەنە دەنگی پێ بدەن ئێمە منافەسەیەکی حەقیقی پارتی وێچێتی بکەین هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغاش زۆر باشە دەگوترێ خۆ تا ئێستاش درەنگ نییە بۆ ئەوەی کە ئێوەمانان یا ئومێدێک ماوە بۆ ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی یەکبەرەی دروست بکرێت لە هەرێمی کوردستان کە ببێتە چاودێرێکی جددی بەسەر کابینەی دێمەوە ئەمەش ماوەی گفتوگۆی لەبارەوە کرا بۆ ئەمە چییە؟ گریمان بۆ ئەم یەک لیستەی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەمە سەری نەگرت ڕاستە کاک سامان ئێمە من لە بیداەتی گفتوگۆ کەشمان وتمان ئێمە پێش هەڵبژاردننی بیستی دەی پەرلەمانی کوردستان پرۆژەیەکی نووسراوماندا بە لایەنەکان و ئێستا هێندێکیان لایەنە بە نووسراو و لەو نووسراوەدا باسمان کرده بوو کە بۆ هەڵبژاردن چی بکەین بۆ دوای هەڵبژاردننیش چی بکەین بۆ هەڵبژاردن نەمانتوانی لستەکە دروستکەین لستە فراوانەکە بەڵام بۆ دوای هەڵبژاردن وەکو خۆی ماوە ئێمە دەرگامان کراوەیە لەو پرۆژەیە نووسی بوومان هەموو ئەو هێزانەی کە ڕایەنگەیاندووە ئەبنە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی ئێستای کوردستانە و بەشداری ناکەن لە کابینەی دەهەمە ئەتوانین فدراسیۆنێکی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن پێک بهێنین هەماهەنگی بکەین کە ئەگەر هەمومان بچینە ناو ئەو فدراسیۆنە زیاد لە 20 کورسیمان هەیە بەم 20 کورسیە ئەتوانین پرۆژە یاسایی تایبەت بە خۆمان پێشکەشکەین لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و ئەتوانین چاودێرێکی جددی و ڕاستەقینە بین لەسەر ئەدای دەسەڵات و ئەتوانین ڕێگریش بکەین لە بەعزێ پرۆژە یاسا کە ئەگەر لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان نەبێ ئەمە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دەرگامان کراوەیە بۆ هەموو جۆرە گفتوگۆیەک لەگەڵ ئەو هێزانەی کە ڕایەنگەیاندووە ئۆپۆزیسیۆنن لە پەرلەمانی ئێستای کوردستان یان لە داهاتوودا ڕای ئەگەیەنن کە ئەبنە ئۆپۆزیسیۆن ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین و ئەو فدراسیۆنە پێک بهێنین بۆ هەماهەنگی زیاتر و بۆ چاودێری زیاتری ئەدای دەسەڵات لە کابینەی دەهەمە زۆر باشە منم وەڵامەوە یەک پرسیار لە جەنا بکەم یانی وەکو خوێندنەوەی خۆت کە پیاوێکی سیاسی ئەکرێ بۆ نمونە پارتی هەندێ هەنگاو بنێت
یەکێتی لێ ئاگادار نەبێ وەکو چۆن لە ڕابردوودا بینیمان باسی هەژماری منەکرا بەڵام دواتر کە هەرچەنە لە هەڵمەتی هەڵبژاردن یەکێتی دژی بوو بەڵام دواتر هاتە ژێر بارەوەی وتی پرۆژەیەکی چاکە و ئێستا جێبەجێەکرێ هەر لە بانگەشی هەڵبژاردن کاکپاڤڵ وەکو سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان وتی من نایەڵم غازەکەیش بە دەردی نەوتەکە بڕوە بەڵامەوەی ئێستا ڕۆی ئەکرێ بۆ نمونێ ئاگادار نەبێ یەکێتی پارتی خۆ بەخۆیانە ئەم گرێبەستەی کردبێ کە لە ژێر دەسەڵاتی یەکێتیایە لە ڕاستیدا پارتی و یەکێتی زیاد لە 30 ساڵە دەسەڵات لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن ڕاستە لە کابینەکان هێندێک جار هێندێک هێز و لایەنی تر ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزەکانی تر و ئەحزابی تریش بەشدار بوون لە هێندێک لە کابینەکانە بەڵام ئێمەمانان بەشدار بووین نەک هاوبەش و شەریک بەشدار بوو جیایە لە شەریک ئێمە بەشداریمان پێکرا بوو بەڵام شەریک نەبووین لە بەڕێوەبردننی دەسەڵاتە تەنها و تەنها پارتی و یەکێتی بەیەکەوە دەسەڵات لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بەڕێوەیان بردووە و بڕیارە گرنگ و ستراتیژیەکان لە نێوان ئەم دوو هێزە لە هەرێمی کوردستانە دراوە ڕابردوو وا بووە لە ئێستاشدا وایە و لە داهاتوو ژوایە پارتی و یەکێتی داهات و دەسەڵات لە نێوان خۆیانە دابەشەکەن وەکو چۆن لە ڕابردوو دابەشیان کردووە بەڵام ڕێژەکە چەنی لای پارتیە و چەنی لای یەکێتیە ئەوە ئەبێ خۆیان لە خۆیان بپرسین بزانین بۆ خوێنەی جەنابەت بێ سبەینی ئەگاریەکێ لە بەرپرسێکی یەکێتی بڵێم ئاگادارنین ڕاست نییە ئەمە ئەوە ئەبێ خۆیان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە من بە شێوەیەکی گشتی وتم پارتی و یەکێتی بەیەکەوە زیاد لە 30 ساڵە دەسەڵات و حکومت لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن زۆر باشە وەڵی من تۆزێ فزوڵم کاک دکتۆر سەلاحەدین جەنابەت هەرچەنە وتە قسەی لەسەر ناکەم بەس بەخوا خۆم ناگرم بۆ پێی کە جەنابەت ماوەیە گۆزیری کارەبا بووی یعنی حەزم لێ بەڕاستی بۆ چوونی تۆ بزانم لەسەرەوەی کە ئێستا ئەم پرۆژەیە هاتوۆتە ئاراوە پرۆژەی ڕووناکی تەجروبەت هەبوو یعنی یەکێک بووی لەو وەزیرانەی کە توان ینی ماوەی کارکردنت کە نەتوانی بۆ نمونە دۆخی کارەبا چاکەی بەڕاستی خۆت دەسێت لە کارکێشایەوە من ئەو کاتە خۆم لە هەولێر ڕۆژنامە نووس بوو ینی لە کۆنگرەکەیشە ئامادە بوو ئێستا بەم دۆخە کە هەنگاوەنرێ بەرەو کارەبای 24 کاتژمێری بەڵام گرفتەکەی خەڵک ئەوەیە کە نرخەکە گرانە بەقەت گیرفانیان نییە ئەو پارەیە نییە کە لە گیرفان و لە داهاتیانە ماگانە دەستیانەکەوێت ئەمەی بۆچوونی تۆ لەو بارە بزانم چۆنە ئێمە کاتی خۆی لە کابینەی هەشتا هەم وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و بەندەش کە وەزارەتی کارەبا بە بەندەست پێردرا ئێمە ئەو کاتە پلانێکی چواردەخاڵیمان نووسی لە ڕێگای لیژنەیەکی ئەندازیاران کە لە هەژدا ئەندازیاری پسپۆر پێکاتە بوون ئەو پلانە لە حکوومەتیش خوێنمانەوە لە پەرلەمانیش خوێنمانەوە پەسەند کرا و لەو پلانە و لە پێشەکی پلانەکە بەڵێنی ئەوەماندا بوو کە ئەگەر دەسەڵات بدرێ بە وەزارەت و بودجەی پێویستی بۆ دابین بکرێت لە ماوەی 4 ساڵی داهاتوو ئەتوانین کێشەکانی کارەبا تا ئاستێکی بەرچاو چارەسەر بکەین چونکە ڕوئیامان وازح بوو پلانمان وازح بوو کارنامەمان وازح بوو هەوڵیشمان بۆدا بەڵام نەکران هۆکاری بابەتی هەبوو ئەوە بوو کە بودجە بڕا لە بەغا بودجە بڕا لە 2000 لە کابینەی هەشتا شەڕی داعش ڕوویدا 2014 شەڕی داعش ڕوویدا ئەم دوو هۆکارە بابەتیە ڕێگر بوو لە بەردەم جێبەجێکردنی پلانەکە هۆکاری تریش هەبوو ئێمە هەوڵماندا ئەو کاتە هەموو وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا بگۆڕین بە غاز چیتر گازوایل بەکار نهێنین ئەو کاتە کولفەی
دا ئەبەزی بۆ 1 لەسەر 6 جەنابەت بزانی کە 1000 مێگاوات ئەگەر بۆ نمونە بە ملیارێک دۆلار ساڵانە ئینتاج بکرێت ئەگەر ئەو 1000 مێگاواتە بە غاز ئینتاج بکرێ و بەرهەم بهێنرێت کولفەکەی 1 لەسەر 6 دادەبەزێت ئەو کاتە ئەو کولفە کەمە کە بە غاز تێدەچێت کارەباکە بە هەرزان تۆ بەرهەم دەهێنی دەتوانی بە هەرزانیش بیدەیت بە هاوڵاتیان بەڵام تا ئەو کاتەی بەرهەمهێنانی کارەبا بە گازوایل بێت کە ئەوە وەکو کوفری سناعی وایە بۆ هێندێک حاڵەتی کوتوپڕ ئەکرێت ئەجینا ئەسڵ ئەوەیە ئێمە غازێکی تەبیعی زۆرمان هەیە ئەسووتێت و ئەو کاتە داناغاز ئامادەی هەبوو ئەو 300 مەقمەقا کە بەرهەمی دەهێنا زیادی بکە بۆ چەند ئەوەندە تا هەموو وێزگەکانی کارەبا بە غاز ئیش بکەن و ئێمە داکۆچیمان کرد کە بڕیارێک لە ئەنجومەنی گاز و نەوت دەربچێت تا هەموو وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا بکرێتە غاز و بڕیارەکە قەرار بوو لە ماوەی ساڵێک جێبەجێ بێ و لە 2 ساڵ تێپەڕ نەبێت بە لە ئەنجومەنی گاز و نەوت بەڵام بەداخەوە تا ئەو کاتەی بەندە لە وەزارەت بووم سەدا 5 ئەو بڕیارەش جێبەجێ نەکرات ئەمە یەکێ بوو لەو هۆکارانەی کە ئێمە دەستمان لە کار کێشایەوە چونکە بە گوێرەی ئەو بڕیارە ئەبوو لە کۆتایی 2016 یان لە کۆتایی 2017 هەموو وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا ببن بە غاز ئەو کاتە کولفەکە بۆ 1 لەسەر 6 کەمی ئەکرد یعنی ملیارێک دۆلار ئەبووە 120 میلیۆن دۆلار جیاوازی کولفەکە زۆر بوو ئەو کاتە کارەبای بەرهەمهێنرا و هەرزان ئەکەوت لەسەر وەزارەتی کارەبا باشە دکتۆر ئەمە پاساوە بۆ ئەو نرخی کەیسا حکومەت دایناوە یا ئەمە وەکو تۆ باسی پرۆژەکەی خۆتەکەی کە ئاوای لێ ئەکەوتەوە ئەمە بێتە پاسا بۆ ئەوەی کەیسا حکومەت ئەم نرخە زۆرە لەسەر کارەبادانێ کە تێچۆکەی زۆرە نەخێر ئەسڵ ئەوەیە حکومەتێک کە واریداتی وەداهاتی نەوت و غازی هەبێ لە وڵاتان حتا ئەگەر تێچووی بەرهەمهێنانی کارەبا وەشتەکانی تریش گران بێت ئەسڵ ئەوەیە حکومەتێکی باش و حکومەتی ڕەشید و حکومەتێک کە داهاتی لە بەردەستا بێ بەشێک لە تێچووەکە خۆی بیگرێتە ئەستۆ بۆ ئەوەی هاوڵاتیان بە کولفەیەکی هەرزانتر کارەبا و شتەکانی تریان بگاتە دەست من باسم لە مەبدەئی بەرهەمهێنانی کارەبا کرد ئەجینا ئەم نرخی کە ئێستا هەیە نرخێکی گرانە و هەموو ئەو کەسانەی لە بواری کارەبا ئیشمان کردووە و ئێستا ئیش ئەکەین بە گرانی ئەزانن ئێستا بپرسە لە ستافی ئێستای وەزارەتی کارەبا ئەمانیش وەکو من و تۆ هاوڕان کە ئەم نرخە گرانە و پێویستە پێداچوونەوەی پێدا بکرێت ئەبێ حسابی گیرفانی کەمترین کەس بکرێت کە داهاتی هەیە دکتۆر بەو پێی جەنابەت پسپۆڕی ئەو بوارەی وەزیری کارەبا بووی ینی بەم نرخەی ئێستا گەر هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆی ئەو پێداویستیانی کەیەتی بەکاری بێنی چەنی بۆ دێتەوە من ناتوانم ئێستا ژمارە بڵێم چونکە لە ڕاستیدا ئەوە ئەبێ ژمارەیەکی زانستیانە بێ ئەبێ حساب و کتابی بۆ بکەیت چەند بەکاردێنێ هەر وحدەی بەچەنە من ناچمە ئەو تەفسیلە من باشە جەنابەت وەزیری کارەبا بوویتە وحدەی چەند دانا لە چەند دەست پێکرد کۆتایەکە دەکرد بە چەند کە ئێستا لە ئەمان کۆتاگەی 350 دینارە چونکە من ناچمە ئەو تەفسیلە کاک سامان چونکە وەکو گوتم ئەبێ ئەگەر من ئێستاش وەزیر بم لیژنەیەکی پسپۆری مختصی شارەزای ئەو بوارە دیاریم ئەکرد حسابی ماڵەکانم ئەکرد ماڵێکی کەم دەرامەت ماڵێکی مامناوەندی دەرامەت ماڵێکی زۆر دەرامەت هەر یەکەیان چەند بەکاردەهێنن ئەجا تێکڕای ئەو بەکارهێنانم وەرەگرت ئەجا حساباتێکم ئەکرد کولفەیەکم دەردەهێنا کە بگونجێ لەگەڵ داهاتی ئێستای هاوڵاتیان پێشکەشم ئەکرد بە وەزارەتی کارەبا ئەجا پێشکەشم ئەکرد بە ئەنجومەنی وەزیران دڵنیا ئەبووم لەوەی کە ئەم نرخە لەسەر گیرفانی هاوڵاتیان گران ناکەوێت ئەجا پەسە نەکرا خۆ سەردەمی ئێمەش باز لە نرخی کارەبا کرات گرانکردنی نرخی کارەبا یەکێکە لە پرسە سەروەریەکان
تەنانەت دەدەسەڵاتی وەزارەتی کارەباش نییە بە تەنیا بەڵکو ئەبێ وەزارەتی کارەبا بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر بەڵکو ئەبێ لە ئەنجومەنی گاز و نەوت لەوێ ئەم پرسە تاوتوێ بکرێت لەسەر بنەما و مەبدەئی ئەوەی کە هاوڵاتیان کارەبایەکی 24 سەعاتیان هەبێ بە کولفەیەکی گونجاو لەگەڵ گیرفان و داهاتی ئەو هاوڵاتیانە ئەوە مەبدا ئەساسیەکەی ئەوەی تر هەمووی تەفسیلە کە پێویست ناکە ئێمە جارێ بچینە ناو ئەو باسە ئەوە ئەبێ لیژنە پسپۆریەکان بڕیان لەسەر ئەوە بدەن ئەمما دابینکردنی کارەبای 24 سەعاتی یەکێک بووە لە ئامانجی دەتوانم بڵێم هەموو کابینەکان و هەموو وەزیرەکانی کارەبا لە هەموو کابینەکانی پێشوو ئەمە چونکە بەڕاستی کارەبا یەکێکە لە شتە سەرەکیەکان پەیوەندی بە هەموو لایەنەکانی ژیانی خەڵکەوە هەیە پێویستە بەڵام بەم نرخەنە 24 کاتژمێر کارەبای هەبێت بە کولفەیە کە بۆی بگونجێت ڕاستە من زۆر سپاس دەکەم کاک دکتۆر سەلاحەدین بابەکر کاکجێڕی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس کە میوانی زوون بووی سپاس بۆ ئێوە کاکسامە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوو بەخواتان ئەسپەرم خواتان بە ئاوی گۆپتەپە بەحەیەتی نایبینین تەواوی ئەکەین تەنها وعدێک بوو ڕاگیراوە پرۆژەکە قۆناغی باشی بڕیە نایڵین کێشەی نەختینەی هەبێت پرۆژەکە ئەچێتە باری جێبەجێکردن و تەواوی ئەکەین و تەمویلی ئەکەین پرۆژەی دیزاین و جێبەجێکردن و کارپێکردنی ئاوی گۆپتەپا چەمچەماڵ و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو پرۆژەیە ئەو بڕەپارەیە بۆ پرۆژەیە دابین کراوە سەردانی کاکوبادیش جدیەتی مۆزوعەکەی پیشانداتن مۆزوعی نەختینە کۆمپانیاکەی دەست پێ بکاتن بە گوێرەی نسبە ئینجاز پارەی تەمویل دەکرێتن تەسەوڕ ناکەم کێشەی تەمویلی هەبێت سەبارەت بە ئاوی گۆپتەپە ئێمە مەشروعێکی زۆر گەورەیە و ئەبێ تەمویلی بکەین نزیکەی 20 ساڵە ئەمە کێشەی خەڵکی چەمچەماڵە تاکە ئومێد کە هەمان بوو جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆپتەپە بوو بەهۆی پێنەدانی سلفە بەداخەوە پرۆژەکە بە پێی بڕیاری بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕووی هەرێمی کوردستان ڕاگیراوە هەر تەنها وعدێک بوو وعدەکەش نەتیجەیەکی نەبووە ئێمە مناڵ بووینە هەڕڵێنم ئاوە دێ بۆ بە حەیەتی نایە باو باپیرشمان باسەکەن لەوان شەڕێن ئێمەش مناڵ بووینە هەڕڵێنم ئاوە دێ بەخوا بە حەیەتی نایبینین 15 ڕۆژ جارێ ئاومان بۆ ویزا پرۆژەکەش ڕاگیریەوە دڵنیا بابێتە 20 ڕۆژ جارێ خۆزگار نەمرن قفڵی ئاوی گۆپتەپە ببینن ئاو بگات پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ کەوتە بواری جێبەجێکردن و بە تەوابوونی پرۆژەکە تەواوی ناوچەکە لە بێ ئاوی دەیان ساڵە ڕزگار دەکات.
باس لە نەخۆشی دڵ و شەکرە و زەخت دەکەین ئەیش بە میوانداری دکتۆر سەعید عوسمانمان لەگەڵا بێت کە پسپۆڕی نەخۆشیە هەناویەکانە.